هەنێ بیرەوەری هەیە وا لە ئینسانەکەت کە ئەم ژیانە تەنها بە خەوێک ببینێ، ئیتر خەوەکە بریتیە لە تاڵی و سوێری و ئەندێجاری شیرینی. محەممەد ڕەشید عەبدوڕەحمان حەمە ڕەشی هەرس لە ساڵی 1948 لە شاری هەڵەبجەی خۆشەویست لەدایک بووم. ئەم نازناوی هەرسە وەختی خۆی شێغەنوەری شاعیری ئایمێ وتی با نازناوەکە هەرس بێ، ئەو کاتە شیعرم دانا، ناوەڕاستی شەستەکان بوو. دوای ئەوە کە کەوت بە ناو شانەوە ئەم نازناوی هەرسە بوو بە نازناوی هونەری و مایەوە. هەرس بە مانای هاتنە خوارەوەی بەفر، نەک بە مانای ڕووخان. هەتا تەمەنی 9 ساڵی کە لە چواری سەرەتایی بووم لەوێ خوێنم، دوایی هاتینەوە بۆ سلەیمانی. ئەویش بەهۆیەوە بوو کەوا باوکم لەوێ فەرمانبەر بوو، لەوێ بەڕێوەبەری بەریدی هەڵەبجە بوو. یعنی وەکو عایلەوەکو خێزان تێکەڵاویمان هەبوو، خۆشەویستێکی زۆر گەورە هەبوو لە بینی عایلەکانمانە. ئێترەوە بوو لە دوای ئێمە هاتینە شاری سلێمانی، ئەویش هاتە شاری سلێمانی. کە هاتینەوە بۆ سلەیمانی من چوومە مەکتەبی سەلاحەدین. ئەو کاتە ئەو قوتابخانەیە تا چواری سەرەتایی هەبوو، منش لە چواری سەرەتایی بووم. کە ڕۆشتم بۆ ئەو قوتابخانەیە یەکەم جار لە تەنیشت عەبدولی حامەدجوانەوە دانیشتم. لەو کاتەوە ئەو کوڕە هاوڕێمە. کە حەمە بینی بەڕاستی چووە دڵما، زۆر چووە دڵما، زۆر زۆر. هەتا من و حەمە وامەلیات بوو بە هاوڕێکی زۆر گەورە. دوای ئەوە چوومە پەیمانگەی مامۆستایان. لە پەیمانگەی مامۆستایان ساڵی دووهەممان دەستمان کرد بە ئەوەی کەوا شانۆ لە کوردستانە ببوژەنینەوە. ئەوەی لە ڕاستی ناگات گەبژەیە، بەڵام ئەوەی لە ڕاستی ئەگات و خۆی لێجێلەکات ئەوە تاوانبارە، تاوانبار. هەر گەلۆرێک چووە سەر شانۆ ئەتوانێ بینەرەکە پێ بکەنێنێ یاخود بگرێنێ، ئەوە گرنگ نییە. گرنگ ئەوەیە کە لە شانۆکە چووە دەرەوە بیر کاتەوە بیر. حەمەجان یەکەم ئیشی هونەریمان پێکەوە کرد، ئەویش ئیجەکە ناوی بەردار و ئەنجامی ئەمینی میرزا کەریم. حەمەجان دەوری شیرین نێبین. ژن یاخود کچ نەئەهاتە سەر شانۆ ئەو کاتە، لەبەر ئەوە من بە مەجبوری وازم لە دەورێکی خۆم هێنا دەوری کچەکەم بینی. یعنی توانایی ئەو هونەرمەندەم بینی لەوێ کە تا چ ڕادەیەک توانێ ڕۆڵی خۆی بینێ لەو دەوری کە گیراوێتێ. ڕێچکەی خەڵک لەبەر حەسیب ساڵحەوە تا گەیتە سانەوی خەڵک ڕێچکەی بەستە بوو بۆەوەی کەوا بێنە ناو بێن بۆ بینینی شانۆیەکە. چونکە شانۆ لە کوردستانە بە تەواوەتی پەردەیەکی ڕەشی پیاوێرا لە زەمانی عەبدولکەریم قاسمە بە هیچ جۆرێک هیچ چالاکیێکی هونەری و ئەدەبی و بە هیچ جۆرێک لە کوردستانە نەئەکرا بەهۆی شۆڕشی کوردەوە کە لە ئەیلولی ساڵی 1960 دەستی پێکرد. پاشەوەی کە ئەو شانۆیەمان کرد ئیتر ئێمە دانەبڕین لە هونەر. لە تیپی دواندنی سلەیمانی چیرۆکی بلیمەت کرا لە دەرهێنانی ئەنوەرتۆڤی و نووسینی عومەر عەلیەمین. من لەوێ دەوری سەرەکی مینی دەوری فەوازێ بوو. پاشەوە گۆڕ هەڵکەل کرا، ئەو دەوری سەرەکی امتیابینی لە چیرۆکی گۆڕ هەڵکەلانی نووسین و دەرهێنانی ئەحمەدە گەورە بوو. ئیتر لەو کاتا من لە هەولێر بووم بە مامۆستا، هەرچەنە لە هەولێریش لەگەڵ تەڵعەت سامانە شانۆی یەکەم کرد، ئەویش بە ناوی بووکی پەردە. دوای ئەوەش هاتینەوە کە لە با بڵێ لە کاتی پشووی هاوینە لە جارجار ئیشمە کرد. یەکێ لەوانە چیرۆکی بازرگانی ڤینیسیا بووی شکسپیر ئەحمەدە گەورە دەریهێنا لە سەر هۆڵی سانەوی سلەیمانی
بە سەرکەوتوی پێشکەشمان کرد من دەوری ئەتۆنیۆمە بینی ئیتر دوای ئەوەش لەگەڵ تیپی برادرانی گەزیزەشە چەند شانۆیی یەکەم کرد پاژەوە لە ساڵی 1970 بیرمان لەوە کردەوە من و دڵشاد بەریوانی بیرمان لەوە کردەوە کەوا پێویستە تیپێکی با بڵین پێشڕەودا بنین بازێک بە شانۆی کوردی و بازێک بە درامای کوردی ئەوە بوو کەوا چوین بۆ لای بەڕێز ئەحمەد سالار و ڕەوف حەسەنیش دەورێکی گەورەی بینی داینەمۆی هەمومان بوو بۆ دروستکردنی ئەو تیپە دوای ئەوەش کاک تەها باراوی و ئازادی حەمەد بچکۆلیش بە هەمومان ئیتر ئەو هەروەها کەمال سابیر با بڵێن تیپەمان دروست کرد تیپی پێشەوی شانۆی کوردی تا ئەو کاتێک کە ئەتوانم بڵێم بازێگرا بە هونەری کوردی بە هونەری شانۆی کوردی بە تایبەتی ئەو کاتێک کەوا چیرۆکی لانەوازانمان کرد لانەوازان ئەسێرێکی پرشنگدارە ئێستاش لە شانۆ و درامای کوردیە لەوەتەی بووی بە ڕەفیقی ئەفەنی و مەفەنی و پشتیوە بێزنە قسەمان لەگەڵ بکەیت کاگاتیجان ئەوانە هەمووی برادەری زمانی تەلەبەیی دەقی لانەوازان مامۆسایەکی زمانی عەرەبی عەرەب نووسیبووی بە ناوی فەندق الغورەبا ئەم مامۆسایە ناوی سامیر مەتەر بوو کوڕێک بە ناوی تارێق کەرەم ئەو ئیخراجی کرد چیرۆکەکە لە 8 بەش پێک هاتە بوو ئەم 8 بەشە لە ڕقابەت چواریان لێلا برد بەڵام خەڵک نازانێکەوە ئەمە چەند مەشهدی لێلا براوە لەوێ دەوری ڕەفیقمە بوو بێگومان ڕەفیق کەسێکی شۆڕژێر بوو قوتابێکی قوتابیدار بۆ عەلێبینی شۆڕژێر بوو وەمانە بوو شێوەیە ئەو 4 بەشهدەی کەوا لێلا برا زیاتر تەرکیزەکرایە سەر ڕۆڵی ڕەفیق کە چۆن بەگرتیانە و بەو شێوەیە بوو بوتێلەکە پڕ بووە لە پۆلیس و مەعاون و محەقیق مرد و مرێژوورەکەی هادیتە حەریەکەن دە بڕۆ لاشۆ ڕجای لە یەکەم بڕۆ لاشۆ ژووری چێ هادی پۆلیس مەعاونیش من ئەڕۆم بڕۆ لاشۆ بڕۆ لاشۆ بڕۆ هەمەڕشی لە تی پێشەوە هاتەوە کۆمەڵ لەگەڵ ئەحمەد سالارانە هەمەڕشی لە کۆمەڵ مایەوانی کۆمەڵ ئیشیە کرد خۆی یاددادی ئامادەیە کرد هەمە خۆی نووسەر بوو دەرهێنەر بوو ئەکتەر بوو هەموو شتێک کرد خۆی وتیان مێرەجانی هونەری کوردی هەیە لە بەغا ئەوە بوو من بە چیرۆکی چریسکەی زێر من و مامۆسای خوالێ خۆش بوو عومەر عەلێبین و مامۆسای خوالێ خۆش بوو سبکۆ عەزیز و مامۆسای خوالێ خۆش بوو فوادی حەمیمی ناغا چیرۆکێکمان کردن بۆ لاوانی ئەو کاتە بوو من بەوە بەشداری بکرد لە مێرەجانی هونەری کوردیە لە بەغا ئیتر هەر لەو مێرەجانە مامۆسای بەڕێز خوالێ خۆش بوو بیرمە مەحەمە بەدری وتارێکیە ئەو وتارە بەڕاستی بۆنی شەڕی لێهات ئیترەوە بووکەوە من هەر لەوێەوە لە بەغاوە نەوەسام نەهاتمەوە بۆ سلێمانی لە بەغاوە ڕۆشتم بۆ ناو شۆڕش لە ساڵی 1970 بە پێشبەرگە لە بەتالیۆنی زۆزشیان پێ و بەتالیۆنێکی سەربەخۆ بوو لە زۆزک ئایدی هیچ هێزێ نەبوو ئەمر بەتالیۆنەکە ناوی عاسی سەیمەجی بوو پێم وتم منە بەمە پێشبەرگە لە لاو پێی خۆش بوو پوشم بە پێشبەرگە تقریبەن 25 ڕۆژە لەگەڵ ئەوە بوو عاسی بەڕەحمە بێ
وتی کاکە جان من نەمزانیوە تۆ هونەرمەندیت و ئەو بەو شێوەیە کاکە تۆ گەر خوا نەخواسە ئەگەر شەهید بیت بن چۆن جوابی خەڵک بەمەوە. تربن هاتم بۆ چۆمان لەوێەوە بڕۆم بۆ پێنجون بۆ لای برادەرانی سینەما و شانۆ لەوێ ئیتر دەست بەکار بم. لە چۆمان مستەفا ساڵحکەری بمبینی لەگەڵ ڕۆ بێگەردا پیاسیانە کرد. تیانەوە چێکی حەمەڕەشی وتم وەڵا نیازمەیە بچم بۆ پێنجون بۆ لای جەماعەتی شانۆ سینەما. ئەی بۆچی نایی بۆ ئیزاع لەوێ دەست بەکار بی بۆ شوێن هەیە بۆ من وتی یەکە بەشەری لێ نەماوە لە ترسی تیارە هەموو ڕایان کردو. هونەرمەند حەمەڕەشی هەرس هاتە پێشەوە دەنگێکی جەهوری جوان ئەدایەکی جوان. سێ ڕۆژ لەو پێش بەرقیان کردووە بەرقێکە بەردەستم نەکەوتەوە با بڵێن بروسکەیان کردهبوو کەوا دایکی لەوەیە و ئیتر کە کاتێک بەردەستی بنکەوتووە بروسکەکە وتم تازە دایکم یا سبەینیان دوو سبەیە ڕاتەوە هەرچەندێکم کرد دەرفەت نەبووکەوە دایکم بتوانێت بێت ئەو کاتە چوون بۆ لای دکتۆر کەمال مەزەر وتم ئیجازەمەوێ. وتی چۆن ئیجازەی چی کاکە؟ وتم وەڵای دکتۆر شتێکی وایە دایکەواتەوە بۆ تەگەڵەوێ بڕۆ بۆ لای. وتی دە باشە زۆرە پێ نەچێ. وتم نەخێر زۆرم پێ ناچێ بەڵام ئەبێ شتێکی شەم بۆ بنووسی بیخێنمەوە. وتی چیە خوێنیتەوە؟ وتم هێشتا نەمنووسیوە. وتی یعنی چۆن هێشتا تۆ نەنووسیوە بن؟ وتم قابلە دکتۆر جان وتم باوەڕێ بە من نییە کە شتێکی چاگە خوێنمەوە. دایکم لە ماڵی خوا لێ خۆش بوو تایر ساڵح سەعیە بێ. ئەڵێ بەخواوەتە ئەو تازە هەر لەوەیە نایەتەوە ئەبێ من سبەینە بڕۆمەوە. ئیتر دوای ئەوە ئەو هینەم خوێنەوە. ئەمەتامدایە لە شوێنێکم کۆڵان و شەقامەکانی 11 ساڵە پۆستاڵی ڕەشنەی شێلاوە. ئەمەتام لە شوێنێکە 11 ساڵە چاوی ڕەشی بێگانەی پێدا نەپسراوە دایە ئام شوێنە کوردستانی ئازاد کراوە. ئەم شوێنە لاتاوێکە هێرش دەبات ناوەستێتەوە تا گردوڵکەکانی وڵات. دایە ئەلەم شوێنە شانۆیەکمان پێگەێناوە کوردایەتی ناوە. کێوەکانمان کەوالیسن بینەرەکان گشتجیهانن. دایە مەڕۆ وادیە مەلات. ئێسش ڕواناکەم دەنگی لە جوچکەی هیچ کەسێک لەو کەسانی کەوا لەو سەردەما لە ڕادیۆی دەنگی کوردستان ئیشەکە لە بیری چوبێتەوە. اینجا بۆیە هەمیشە هەواڵەکان خەڵک چاوەڕوانیەکە نزیک هەواڵ لە ڕادیۆی گوێ لە دەنگی کاک حەمەڕەشی بێ. شۆڕش کۆتایی هات بەڵام ئێمە دەستمان کرد بە شۆڕشی قەڵەم شۆڕشی هونەر. ئەوە بوو ڕەجە بۆ پیا خۆرانمان کرد. دوای ئەوە چیرۆکی شانۆیی ئابلۆقەمان کرد. دوای ئەوە چیرۆکی شانۆیی مۆڵەتمان کرد. دوای ئەوە میراتی و کابرا سەیرەکە و چیرۆکی شانۆیی تەنەکە و ئەوەی ڕوشیەوە ئەڵەیە کەمیون هەزاری پیا زیارە ئاڵ هەزاری نازێت بە مناڵی ئەو ڕۆڵی حکایەتخوانەیە بینی لەو میدیەم کلۆزە لە تەلەڤیزیۆنی کەرکووکە و کەپشانیە داڕاستیە من جۆرێک لە شکلی لە شێوازی ئەو لایتی بەردەم و چاوی بینینی من بۆ ئەو وێنەیە لە مناڵیە وە شێوازی دانیشتنی شکلی قسەکردنی
جۆرێک لە ترسی لە نۆستالۆجیای منە بەجێهێشت بوو وەمیشە ینی زاکەری منە مامۆستا حەمە ڕەشی ڕێز ئەو وێنەیە بوو بەڕاستی زۆر دەبێت کە تاسەیەم کاتم کردو و پڕ بە دڵاواتە خواتی گوڵاڵە بن و حەمەڕشی دۆجەڕی سیمانە بینی حەمەڕشی وای کرده بوو شێ دەبی کوش دەبینی حەمەڕشیرز ئەکتەرێکی زۆر عەزیمە بەڕاستی ئەکتەرێکی زۆر زۆر جوان زۆر بەتوانایە لە گوڵاڵەیە لە دایرەی ئاسایشی ڕژێمەوە بان کرام کاکە عەبدوڵی حەمەدجوانم لەگەڵا بوو ئەوم برد لەگەڵ خۆمە وتمنەوە کاگەر گیرام بابزان لەوێ گیراوم هەڕەشەیەکی زۆریان لێ کردم کە زانیم ئیتر جێگەم نەماوەتەوە چەپقۆی بە ئەزلەمە لەم نزیک بۆتەوە ڕێگەی هەندەرانم کردە بەرەو چۆرەوەری بەرەو ئاوارەی بەرەو تاراوکە کشام کە حەمەڕشی ڕۆژ بە دەرەوە میش دەورم نەبینێتەوە وازم هێنا کە سایتێکە شەماڵ و ئەکتەر شەماڵی عەبەڕەش و دێر مستەفا بینیە گوڵاڵە ئەوە چیتە؟ ئەگەر ئەو گوڵاڵەیە بۆ من نەبێ نایەڵم بۆ کەس بێ من لێرەدا 6 ڕۆشتم کە گەیشت بە کەنەدا ساڵی 1970 بوو لەوێەوە دەستمان کردەوە بە ژیان بازرگانی گشتیم تەواو کرد دیپلۆمی باڵام لە بازرگانی گشتیا هێنا دوو کۆرسی گەورەی ئەلێکتیف لەوێ ئەلێکتیفی پێڵێت دوو کۆرسی گەورەی شانۆم خوێن ئیتر بە تەواوەتی هاتمەوە بۆ کوردستان من لە سەرەتای هەفتاکانەوە پەیوەندیم بە ڕێکخراوی کاژیکەوە کرد مامەوە تاوکو ساڵی 1975 کاتە کە بێژەری دەنگی کوردستان بووم ئیتر بەهۆی ئەو پاشقوڵەنی و دەوڵەتیەوە بەجارێ هەموو مەسەلەی با بڵێن تەنزیم و ڕێکخرا و بیر و هۆشی هەموو میلەتی کوردی برد لەگەڵ کاک جەمالە زۆر تێکەڵاو بووم هەژنۆ جار هەر بە تایبەتی چووم بۆ ئەڵمانیا بۆ لای هەروەها لە لەندەنی بەریتانیا لە کۆنگرەی نیشتیمانی کوردستانە بینیم خاوەنی فەلسەفەیەکی زیندوی بیری نەتەوەیی بوو لەم ئاخر وەخرەی ژیانیە کاڵێ ئازادی لەسەر بەخۆیی بە نرخترا چونکە زۆر دەوڵەتەیە سەر بەخۆیە بەڵام تاکەکانی ئازاد نییە تانیام ڕۆ پیاسەمانە کرد بە درێژایی پێکەوە بوورمان باسی تۆمان کردووە تۆ زۆر بەشانسی تانیا دڵی خۆی بۆ کردنەوە زانی چێکیا بوو ڕاوەستە کچم تۆی تیا بوو تۆ وەک شوێن عاشقی براگەرە وازەر بوو تۆ تازە پێزانی ساڵی 2013ەوە ئیترەوە من خەریکی شانۆ درامام کورتە فلیمی ماڵ و کلیل لەگەڵ شوان عەتوفا و ئەو وێنایی کە من بۆی هەم بوو لە مناڵیەوە و لە دوورەوە کە لە چاخانی شعب بەتایبەت کە لە نزیکەوەم بینی تەسەوەر مەکرد تۆزە غروری تیابێ و ئەوە مەژوکو جیلێکی تازە و منیش بە تایبەتی تازە دەستم کردو بە دەرهێنان لاانەیە ئین نەبێت ینی و بە تایبەتی بۆ کورتە فیلمێکیش بۆ بە تایبەتی لە کورتە فیلمەکە دیالۆژی نییە ئەو سێ جار قەلاق بۆمە دوای ئەکەوتم چۆ دەرەوە زگەرێکیشا و خەریب بۆ چوون پێی بڵێم و ئەگەڕامەوە ئیتر هەنی لەو فترانەیە بۆ ئاوام میس پێی بڵێم بەڵام سەبەبی ئیختیارەکەی پەیوەندی هەیە بوو بە نۆستالژیای مناڵیمەوە لە تەمسیلی تەنەکە ئەو بوو لە فیلمی پێکەری دڵیشە لەو باشتر نەبوو بە ئەو ڕۆڵە چونکە مامۆستا حەماڕەشی ئەبێ لە ڕاستیە ئەبێ بزانی چۆن بەکارێن لەو فەیسانەیە یعنی هی ئەوە نییە هەر ئاوا ڕۆڵێکی بیتێ فەیسی تایبەتن ئەوانە لە با بڵێن فەیسی من ناومناون کە مرتبطن بە کەیسەوە بە کۆنسێپتە بەرن بەڕێوە ئەبێ لە سیاقی فیلمە ینی بزانی چۆن بەکاریاننی وەکو تۆحەفیەشی چاک لە شوێنی خۆیان داینی احترامی خۆی بدەن فەیسی واڵە کورتە فیلمی لەگەڵ کاکە ئاکۆی عەزیزی میرزا کەریم و
لە هەروە بێتەوە لە فلیمی ئەزمونە کە شەوکەتە بین دوایەوە لە کرێچیەکانە دەوری پاڵەوانی دراماکە بینم تا ئێستا پیشان نەهراوە هەروە بێتەوە درامای باران و ئێستاش هونەربەندی بەڕێز هونەر سەلیم داوای کردم بکەوە لە فلیمێکی کوردیە بەشداری بکەم یەکێکە لەو فەیسە جوانانی کە هەمیشە تا ئێستاش تا کە هەرچێتە تەمەنەوە هەر جوانترە بێ و فەیسە بە تەمەناو تەمەنی خۆیان هەر تازا بێتەوە. یەختێ لەگە شەکار یاسمان نازانم ناوتان دێچی لەگەڵەوەی نەنیازی خوێڕشتنمەیە و نەنیازیەوەم هەیە ئەو پێستە بەڵی شەقاکەم بەڵام چاری نییە هەرە بێ کوڕی ئەم دەستە دەسڕەکەی دەیستەبوونێ ئەی خەمەزوورەکەی کاتیەوە جاری وا هەیە جاری وا هەیە شتێکی ئاوا بێبایەخ لە نووسراوە ئاینەکان زیاتر کارەکاتە سەر مرۆڤی دڵپیس و گومڕا هەنێ دیاردا لە ژاهری هەلای هەل کۆری گرترە من کاڵخەڵ لێرا ئەم هۆڵە جوانە کەوا مێژوویەکی جوانی هەبوو بەڵام ئێستایەکی تاڵ ئەلم هۆڵە مۆڵەتمان کرد ئابڵوقەمان کرد ڕەجەب و پیاوخۆرانمان کرد